بنەماڵەی هێڕاتار دژایەتینەوەکەیان دەکەن و لە ڕاگەیاندراوێکدا پاڵپشتی کۆمەڵی دادگەری دەکەن. دوایەوەی هێڕاتار بەربژێری دەرچووی خۆلی شەشەمی پەرلەمان پێچەوانەی بڕیاری حیزبەکەی جوڵایەوە و وەک ئەندامی پەرلەمان سوێندی یاسایی خوارد. کۆمەڵی دادگەری لە ڕێگەی عەشیرەتەکەیەوە دەستی بەسەر دروستکردنی فشار لەسەر هێڕاتار کردووە. بنەماڵە و عەشیرەتی هێڕاتار ئەمڕۆ ڕاگەیاندراوێکیان بۆ ڕایگشتی بڵاو کردووەتەوە. ئاماژە بەوە دەدەن بڕیاری چوونە پەرلەمانی هێڕاتار بە تەواوی ئێمەی نیگەران کردووە. پەست بووینە بڕیارێک کە پێچەوانەی حیزبەکەی بێت ئەوە لای ئێمە قبوڵ نەکراوە و پاڵپشتی و پشتگیری ناکەین و بە هەموو شێوەیەک ڕەتی دەکەینەوە. بنەماڵە و عەشیرەتی هێڕاتار لە بەشێکی ڕاگەیاندراوەکەیان باس لەوە دەکەن ئەوان وەک بنەماڵە هەرگیز خەبات و شکۆپابەندبوونیان بە بڕیاری حیزب ناگۆڕنەوە بە پۆست و پلە و ئیمتیازات. ناشیانەوەیەت هەنگاوی هەڵەی هیچ کەسێک لەسەریان ببێتە تێبینی و وەکو بنەماڵە نایانەوێت هیچ کات بڕیاری سەرکردایەتی کۆمەڵی دادگەری بشکێنن. بۆیە ئەوان لەگەڵ بایکۆتن و پشتگیری هێڕاتار ناکەن. کێشە نەخۆیەکانی کۆمەڵی دادگەری ئەم کاتە تەقیەوە کە سەرکردایەتی حیزبەکەیان هاوڕا بوون لەسەر بایکۆتکردنی دانیشتنی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان و پەیاما بوو کە هەڵبژاردن دیزاین کراو بوو. دواتریش هێڕاتار لە یەکەم ڕۆژی دانیشتنی پەرلەمان بەشدار بوو. حیزبەکەی و دەنگدەرانی کۆمەڵی دادگەری شۆک کرد. لای خۆیەوە هێڕاتار دەڵێت من بۆیە چوومە پەرلەمان تا ڕازگۆ بم لەگەڵ دەنگدەرەکانم و بە هیچ شێوەیەک خۆم نەفرۆشتووە و نەچوومەتە نێوڕێکەوتنێک لەگەڵ حیزب یاخود بەرپرسێک. تەنیا دەمەوێت دەنگێکی ناڕازی بم لە نێو هۆڵی پەرلەماندا.